دەڕواننە ئەو ملوانکەی بەدەست کارمەندێکی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانەوەیە. بیریان لە بیابانەکانی سەماوەیە، چونکە دڵنیان لەوەی ڕووفاتی خێزانەکەیان لەنێو ئەو چاڵەدا بووە کە سەددام و دارودەستەکەی ئامادەی کردبوون بۆ کورد زمانان. کە ئەو گۆڕە دۆزیات تۆ ئەگەر کەس و کارەکە تێبیان بیتێن و بۆ شوێن خۆیان باشترە. ئەوش ئەگەوێتە ئەرکی ئەگەوێتە سەر حکومەت بتوانێت ئیشانت بۆ بکە خەمی بخوا. بەڵام بەتایسە هیچ نییە، هەر چاوەڕان هیچ نییە. زۆربەی ئەوانەی ئافرەت بوونچە لە جیا کراون و لە تۆبزاوە بەوە گوێرەی ئەو کەسان و خەڵکانە ئەوەی ئێمە ئەوەی خۆیشک و دایک و ئەمانەمان وەیەکۆ بوون، گشتیان وەیەکۆ بوون، ئەوانە وەیەکۆ بوون. ئەو ملیۆنکەیشە ئەو ڕسمەیش لە ماڵ هەیە، یعنی نەفس ملیۆنکە. ئێمە تایسە ئەو گۆڕانە دۆزراوەتەوە ئەو ملیۆنکە ئەو شوێنان کوا هیچ هەر پرسیاریان نەکردن. لەم گوندەدا و پێش 33 ساڵ خێزانێکی 24 کەسی ڕۆژانە سەرقاڵی کاری جوتیاری و ئاژەڵداری بوون. بەڵام لە چەند کاتژمێرێکدا هەموو شتێک گۆڕا، گوندەکەیان ڕووخا و سەرجەم خێزانەکەیان بەر شاڵاوی ئەنفال کەوتن. تەنها ئەم دوو برایە ڕزگاریان بووە، سەرگوزەشتەی ئەنفال لە هزریاندا چەسپیوە و لێیان نابێتەوە. ینی خەڵکی دەسەڵاتێکی ئێستا من ئەسوور ئەزانم کڕەکانی خۆم لە نوگرە سەلمان سەگ خواردی، دوو کڕۆمە بوو. خەڵکی خۆمانی تێدا بوو، خەڵکێکی خۆمان بوو خۆی بەدەستی خۆی کردی بە ژێر خۆڵۆ، لەسا سەگ دەری کرد و خواردی. بۆ سووری شەزان هەر لەوێ بۆ ناچن تێر، ینی بۆ ئیشی لەسەر ناکەن. هەری ئێسکەکانی بێرنەوە هیچمان نەگەرەکە. من خۆم دوو کوڕی خۆمی تیا بوو، ژنەکەمی تیا بوو، 6 خوشکمی تیا بوو، 6 برامی تیا بوو، 5 برازامی تیا بوو و 2 براژنم، دایکم و باوەژنم و باوکشم. پرۆسەی ئەنفال لە سەردەستی ڕژێمی بەعەز بۆ لەناوبردنی گەلی کورد لە ساڵی 1970 بە 8 قۆناغ دەستی پێکرد کە تێیدا زیاتر لە 182,000 کەس بەر شاڵاوی ئەنفال کەوتن. ناو بەناویش لە بیابانەکانی خواروی عێراقەوە ڕووفاتیان دەدۆزرێتەوە و تاوەکو ئێستاش بە چەند قۆناغێک ئێسک و پرووسکەکانیان گەڕێنراوەتەوە بۆ هەرێمی کوردستان.